شنو؟ شحال انا معاه؟ من نام شنو بكرة من ئێستا کە خاوەنی ئەم ئیشەی خۆمم ڕۆژێکیان بیرۆکەیە هاو بە مێشکمە وتم کچم بۆ هەڵنەسین ئێمە وەکو پیا و بچین لەبەر دەرگای خۆمان ئەم ئیشە بکەین لە ژوورەوە ئەم ئیشەمانە کرد لە حەوشەکەیە تر ئەم شتی ئاخر چۆندا وتم با ئەم ئیشەی خۆمان جێبەجێ بکەین تر کە ئەم ئیشەمان کرد سوپاس بۆ خوای گەورە کە ئیشەکەمان بەرەو پێشەوە چوو لە خوای گەورە بە زیابێ یعنی بەڕاستی ئەو خوشکوبرانەی کێن بۆ لای ئێمە کە پەیوەندیمان پێوە ئەکەنیەن شتەبەن لە خوای گەورە بە زیابێ زۆر لێمان ڕازین حەمد و سەنا شتەکەمان زۆر بە پاڵ و تەمیزی کردووە اینجا هەروەها بێتەوە من هەر بۆ خۆشم نیم ئەم شتە چونکە من تەنیانەت ژێوی ژیانی خۆم بەلاوە گرنگ نابێ بە تەنیا چونکە هەیە ئەو کەسانەی کێن لە لای من ئیشەکەن ئەوانیش وەکو من وان بژێوی ژیانیان نییە منیش مەجبورم کە هەلی کارم بۆ ڕەخسانۆن بێن لای ئێمە ئیشکەن ئەو کەسانە 4-5 ساڵە لە ژوورۆ ئیشی کولیچە و برمە و یاپراخ و کوب بە شتانە ئەەکەم ئیتر دوایی کە دەسمە ئیشە ئێستا بڵین لە ژوورەوە هەر ئەو شانە ئەەکەین بە شەو کە ئەچینە ژوورەوە ئیشی خۆمەکەم ئێستا بۆ نمونە بەیانی داوایان کردووە کوبەیان بۆ بکەم ماڵێکیش داوان کردووە یاپراخێکیان بۆ بکەم بۆ 10 نەفەر گەڕەکەکەمان زۆر بە شانازی و زۆریان پێخۆش بوو لەبەرەوەی وتیان بازانین وەزعی ئێوە چۆنە لە خوای گەورە بە زیابەشکر لەسەر پێی خۆتان وەستاون هاتوونیشی خۆتانەکەن اینجا ئێمە زەرمان بۆ هیچ کەسێکیش نییە لە خوای گەورە بە زیابێ ئێمە هەرم 5-6 ئافرەتە کە ئیشەکەین یعنی بە بێدەنگ و بێسەنگ زەرمان بۆ هیچ کەسێک نییە تا ئێستا شارەوانی بەڵێ ئاسایشەکەی شێخان لێرەوە یەن و ئەڕۆن ئەزانن ئیشەکەی ئێمە چۆنە پاک و تەمیزە کەس نەهاتۆتە سەرمان بڵین حاڵە حسابێ اینجا ئێمە بەردەرگای خۆشمانە ئەگەر ئاسەهینە شارەوانیش بێت قەیچەکە بە شانازی و کێشەم نییە لەبەرێ من هەوەی سندیکام هەیە من لە فستیڤالەکانی شامە ئیشمانە لە هەموو فستیڤالەکانە بەشداریەکەن بەس لەوەی هەواری شار ئەوی مەولانە نەبێ چکەوانە گران بوون وێمە نەگیران ئێمە ئیشی ئەم هەویرەی ئێمە یەکەم شت ئیشی کولێرەکەمان هەر بە هەویرەکرێت بە ئاردی کەرکووگەیکەین ئیشی بە ئاردی جۆژەیکەین ئەوەی کە تەڵەبی بێ بڵێ ئاردی جۆم بۆ بکەن بە ئاردی جۆیکەین ئەنجا کەلانەکانیشمان کەلانەی گوێزە کەلانەی پیازە کەلانەی پەنیرە ئەگەرێکە تەڵەب کا کەلانەی بەها بە قیمە لەحن العەجیم ئەوانە اینجا کەلانەی تەماتە ئەم شتانەیان بۆ ئەەکەین ئەو کەسانەی کە خۆیان تەڵەب بکەن ئێستا ئەوە تا تەڵەبیان کردووە بۆ ماڵێک لەسەر چنار تەڵەبیان کردووە کە کەلانەی گوێزیان بۆ بکەین کوبەیە کفتەیە شفتەیە بریانیە یا پراخی گەڵامی یا پراخی سڵقە اینجا هەروە بێتەوە گەنمە کوتاوە قەرە خەرمانە سەروپێیە ئەو شتانێ کارەکەمان گەورەترەکەین و هەلی کار بۆ زۆر ئافرەتی کە ڕەخسێنی ئینشەڵڵا ئافرەت ئەوە ئافرەت بوونی ئافرەت ئەوە نەکراوە هەر بۆ ژوورۆ دانیشە مناڵ بە خێوکا و چێشت و نان بکە قەچێک کە ئافرەتیش باشان بەشانی پیا و ئیشکات یعنی پیا و چۆن هەڵەسێت بە ئیش بۆ ماڵ و مناڵەکەی تۆش هەستە ڕنج بە لەگەڵ یار بۆ ماڵ و مناڵەکە و ئافرەت ئێسەیەکێکی وەکو من 10 ساڵە هاوسەرم نەماوە خۆم لەسەر پێی خۆم وەستاوە ماڵ و مناڵ بەخێوەکەم یعنی قەیچێکە با ئەو ئافرەتانش کە خۆیان هەڵ ئەتوانن ئیشکەن نە شەرت ئیشی هەویر نییە شەرت ئیشی کەلانە و ئەمانە نییە ئیشی دەستی هەیە ئەتوانێ ئیشی مت و مروو بکە ئیشی جلی کوردی بکە ئیشی کڵاوشت کە خۆشەت هەر ئیش و هەویر نییە بڵێ ناتوانم و شوێنم نییە داواکارم لە هەموو ئافرەتێکی کوردی بە شەرەف هەموو ئافرەتێ هەر 4 پارچەی کوردستان
داوا ئەەکەم لەسەر پێی خۆتان هەستن چاوەڕێی دەستی مێرد و برا و باوک مەکەن بۆ دوو فلس هەستن بە گیرفانی خۆتان هەستنە سەر پێ پیاوەتی بەسەر گیرفانی خۆتانەوە بکەن هەستن خۆتان ئیشی خۆتان بکەن و هیچیکە. ناوم شانیان ساڵحە دانیشتووی شاری سلێمانیم ماوەی ساڵێکە من دەستم کردو بەم ئیشە لەگەڵ دایکمە پرۆژەکەشمان ئەوە بوو کە لەگەڵ دایکم وتمان هەم هەری کارێک بڕەخسێنین بۆ چەندین ئافرەتی لەگەڵ خۆمانان چکەمە خۆمان بەتەنیا لێرەنین ئەنگان ئەوان نەبن ئێمەش نین چکە بەڕاستی کارەکە بەتەنیا ناکرێ شکر بەخوا مشتری خۆمان هەیە مشتری تایبەت ساڵێکی ڕێکە دەستمان بەم ئیشە کردو من و دایکم بەردەوامین لەم ئیشەیە ئێمە بە خۆمانەوە 6 ئافرەتین کە کارەکە دایکم کەلاناکە کەلانەکەیەوە زۆر تایبەتە دایکم بە کەلانی کەس ڕازینە لەبەرەی کەلانەکەی زۆر تەنکەوە زۆر تایبەتیشە و خواستێکی زۆریشی لەسرە ئێمە چەندین کولێرەش هەیە دووسێ نەوع کولێراکەین کولێرەکانیشمان کولێری پەنجەکێشیە و کولێرەشمانەیە کولێرە بەڕۆنە و کولێرەشمان هەیە کە بەڕۆن هەیە بە کونجی هەشە بێ کونجیە چەندین جۆر کولێرەمان هەیە کولێرەکانیشمان کولێری پەنجەکێشیە و کولێری بە ئاو و کولێری بەڕۆنیشمانە کە کولێری بەڕۆن دوو نەوعمان هەیە کولێری کونجی و بێ کونجیمان هەیە و کولێری جۆشمان هەیە لێرەیە پێشگەیمە لە ئیشی کە کولێرە و کەلانە ئەەکەین کە خواستێکی زۆری لەسرە خاستن کولێرەکە و کەلانەکەمان خواردنەکانیشمان تەڵەباتی زۆری لەسرە کولێرە و کەلانەکەش هەر گاندنیان هەیە وەکو خواردنەکانمان خواردنەکانی تریشمان کە لێرە شادامان ناوە کفتەیە سەر و پێیەک و بەیە شیرینیەکانە هەموو خورما و لە گوێز وولانە چکە ئێمە شیرینیەکانی شکەیەکەین بەدەست ئەیکەین یعنی شیرینیەکان بە قاڵم نایکەین هیچی ئەو کڕیارانەی کە بردویانە لامان ئەزانن کە چۆنە شیرینیەکانمان ئێمە بەدەست هەڵیە پێچین چکە دایکم هینێک ئەزانێت نەخشێک ئەزانێت بەدەست ئەی پێچێ وەکو پرچە یعنی ئەو کولیچەکانی بە پرج ئەکە نایکە بە قاڵب کولیچەشتەکانی هیچی ناکات چکار حەزی لە ئیشی دەستیە ئێمە شوێنەکەشمان لە کۆڵانایە تەمان زۆر کەس پەیوەندیە کاڵە شوێنەکەتان لەکوێیە ئێمە شوێنەکەمان لە مەجیبەکە سەر و چاخانەی مامڕەشین لە بەردەمی ماڵی خۆمانە ئێمە دوکانمان نییە ئێمە بەردەمی ماڵی خۆمانەوە کەپرێکی جوانکی لەمان هەڵا و هەنێشتمانداناوە و پۆستێکمانداناوە بۆ خۆمان ئیشەکانیش کە لێرە ئەەکەین مشتریەکانی خۆمان بە تەڵەباتیت کە بۆیان ئەنێرین و مشتریشمانە یەتە بەردرگا زۆر ئەبایانیڵێ شتەکانتان کۆن نابێ و تەڵەباتەکەن بۆمانە زۆرەی من بەشی هەتا 12 زانستیم تاوا کرد دوای چوومە بەشی زمانەوە لە بەشی زمانەوە شەهادەی بزنسکای نێودەوڵەتی مێ ئێستا ئینگلیزی و عەرەبی چەندین ئەوە ینی ئیشم بەردەوام بۆ ئیشم کردووە بەڵام حەزم کرد ئیشێکی سەربەخۆی خۆمم هەبێ و ئیشی ئەکتەریشم کردووەوە ئەکتەرم دەرکەوتوم بەڵام هەیە ئەکتەر هەیە ئەڵێ پێم ئایبەچوە ناو خەڵکۆ یان شتیان من وانیم من هەم ئەم ئیشەشەکەم هەم ئەو ئیشەشەکەم یعنی دەرکەوتنیشم هەیە لە ناو خەڵکە و هەوادارێکی خۆشم هەیە شکر بەخوا ئیشی ناو سۆشیال میدیانە ئیشی تەلەڤیزیۆنیەوە ئێمە زیاتر من کە بەشدار بووم لە ئیشی سینەماکانە زۆر بەشدار بووم فلیمیشین لە کفن لە کفنیش دەوری خۆم تایبەتم هەبوو لەویا حەز ناکەم باسی دەور و شتەکان بکەم چکە خەڵک خۆی ئەزانێت کە من کێم و چۆنم دەورەکان چەندەها دراماشمان هەبووە کە بەشدار بووم لە بەرنامەکانی کورساتیشا زۆربەی بەشدار بووم ئێمە لە وەرزی سستانە تۆزە زووتر دەست پێکەین چکە طبعاً زستان خۆتان ئەزان وەکو هاوین نییە خۆری نییە لە زستانە زووتر دەست پێکەین لە سەعات 2 بۆ 2 لەو ناوە دانیشین هەتاو کاتی کە ئیشەکەمان تەواو بێت تاو کاتی کێتراڵی هەویرەمێنێ و مشتری جاروایە گلێشەکە دەسە دوێنێ مشتری گلێکوی بۆ هەویرتان نەماوە ئێوەڵای بەخۆ بەشی خۆشمان نەماوە ئێزە لە سەعات 2 دەست پێکەین زستانان وەکوی کە ڕێگری جاروای ڕێگری باو بۆران زۆر زۆرە بۆ ئێمە خاصن ئیشی کەلانەکەمان چکە کەلانەکەمان لە ئەرزایە کە ئاویەتە ژێریان زۆر ناخۆشە یعنی بە هەنی حاڵەتی قورساتی ئەپەڕین بەڵام ئێمە خۆگرین یعنی خۆڕاگرین وەکو ئەوەی کە جەمەلۆ نوشتیشدا ئەنین بە چواردەوری کەپرەکە لە بەروی تەنوروشتەکەمان ئەو لینەیە ئەگی ناوەکو ئیشی کەلانەکە جاری وایە لە ژوورۆ ئیشی کەلانەکەکەن کە لە دەرەوە یەن مشتریمانێت ئەڵین کەلانەکە بۆ تێنینە دەرەوە چکە ڕێگرێ بێ باوەرانەکە ڕێگرێ بێ بۆ ئێمە شکر بەخوا پاڵپشتی ئێمە ئەگەر خەڵک نەبێ ئێمە نابین چکە ئەگەر مشتریەکان نەبن ئێمە نابین لێرەیە ئێمە ناتوانین بەردەوام بین ئێمە خۆشەویستی مشتریەکان وای لێ کردووەکە ئێمە بەردەوامین خۆشەویستی ئیشەکەمان وای لێ کردووە کە ئێمە بەرگەی بەڕاستی خۆتان لە پشتی کامێرەوە ئەزانن کە گەرمایەکی زۆر بەتین هەیە
بێجگەلەوە کە ئێمە ئاگرێکیش کردومانەتەوە لێرە تەنورەکەی وە زگڕی زۆر زۆرە یعنی گەرماکە و سەرمای هاوین ئێمە خۆشەویستی ئیشەکەمان وای لێ کردوین خەڵکەکەش زۆر زۆر خاصن بە ژن و بە پیاویشەوە با هەر باسی هافرەت نەکەین لێرە شابەشی پیاو نەخۆین بە ژن و بە پیاویشەوە زۆر زۆر پاڵپشمانن ڕێگریەکانیش ئێمە تەنیا سەرما و گەرمای زستانە ڕێگریمان لێکا لەگەڵ گەرمای هاوینە چونکە بەڕاستێکی ئێمە شوێنێک نییە وەکو دوکانێک کە پاڵپشتێکمان هەبێ بڕۆین لەبەر ئێمە توانەیەکی ئەومان نییە کە چین دوکانێک بکەینەوە شتێ بکەینەوە پاڵپشتێکیشمان نییە لێرەیەکە ئیشەکانی خۆمان بەرینە دوکانێکەوە ڕۆژەکەشمان گەوراکەین لە داهاتووە بە تەمای ئەوەم کە وەکو نان و چای بەیانیان بکەمەوە هەر بە کولێرە و کەلانە گەرمەکەی خۆمانەوە پێشوازی لە خەڵک بکەین بۆ فێکراوە بکەینەوە تەنانەت خواردنی نیۆڕوانیشمان هەبێ بە ئیشە سەر و پێ و کوفتە و کوبەکانیش یعنی چەندین پرۆژە هەیە بە تەمام ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە ئەگەر بۆمان بگونجێت و بڕەخسێت شوێنێکی باش بکەینەوە چەندین کەسیش بێنمە ئیشەکە و هەلی کار بۆ خەڵکیش بڕەخسێنم شیرینەکان هەر خۆم و دایکمین کەس نییە لە شیرینەکانە خواردنەکانیش کە بۆ پێچانەوەی دلیڤەرەکان حازریەکەن هەر خۆم و دایکمین وە تایبەتی دایکما و منیش هاوکاریم لە خواردنەکانە وەکو ئەوەی کە چەندین کەس بەشدار بێت هەر خۆم و دایکمین لە خواردنەکان چکە بەڕاستێکی بە ڕۆژ ئەوانەی کە لە لامان ئیشەکەن زۆر هیلاکە بن توانای ئەوان نییە هەموو ڕۆژە بێنەوە و بە شەویش بێنەوە بەس هەموو ڕۆژێ بەرداوامیان بەڵام توانای ئەوان چکەوانیش با حکومی ماڵ و مناڵیان هەیە بەڵام ئێمەگەر شوێنێ بێت و شوێنە بکەینەوە لە شوێنەکەی خۆمانە شتەکان حازرەکەین و ئەوانیشمان لەگەڵە بێت دوا قسەی من ئەوەیە کە پەیامی من بگەێنم بە هەموو کچ و ژن و تەنانەت پیاوی کوردیش لەبەر ئەوەی هەنێکە زێڵە ئیژ نییە ئەبێ خۆت هەوڵ بی چونکە ئێمە لە شتێکی بچووکۆ دەستمان پێکرد ڕۆژێک لە فکرێکی بچووکی دایکمەوە ئەم ئیشەمان بەردەوام کرد دەستمان پێکرد یعنی حەزیشەکەم بۆ خۆم ئەگەر بڕەخسێت و ئەوانە هەلی کارێکی زۆر زۆر گەونجە یعنی گەورە بۆ گەنجان بڕەخسێنی لێرەیە ئەوەشی کە سپاس بۆ خوا شکر بۆ خوا الحەمدولیلا ئێمە زۆر زۆر سپاسگوزاری خۆی کە ئەم بەرەکەت و نیعمەتەی یاوە بە ئێمە کە 2 دینار بۆ خۆمان و ماڵ و مناڵمان پێیاکەین یعنی هەوڵ بن دانیشتن هیچ ئیسفادەی نییە بۆ ئینسان هەر لە ژن و هەر لە کچوو بەڕاستی ئیشکردن عیب نییە من ئەم ئیشە زۆر پێی سەربەرزم وە زۆر زۆر پێشی مرتاحم کە ئیشەکەم لەبەر ئەوەی لەگەڵ دایکمام کە وەکو کوڕێک بۆستام لە پشتی دایکمەوە لەگەڵەوەی دایکیشم وەکو باوکو دایکە بۆ من لەبەرەوەی بەڕاستی ئێمە دایکم بە هەتیوی بەخێوی کردوین بەبێ باوکی بەخێوی کردوین ئەوە زۆر زۆرە بۆ ئێمە کە دایکم چەند ساڵ لەبەر ئێمە بەرگەی گر ئێمەش ئێستا ئەبێ پاداشتی ئەوەی بینەوە